ئامادەی بەشداریکردنی خەڵکی کوردستان لە هەڵبژاردنی ئەنجوومەنی نوێنەرانی عێراق لە چیدا دەبینی. ئەم هەڵبژاردنە زۆر گرنگە کە بچین دەنگ بدەین دەنگ بە پاڵێڕاوەکانمان بدەین کە بچین بۆ بەغدا لەبەرەوەی هەتاوە بۆ مافەکانی گەلەکەمان دەسە بەسەر ینی بەدی بهێنن و دەبی گرنگی بە انتخابە بدەین کە بچینە پەرلەمانی عێراق لەوێ بەدوو مافەکانمان بکەوین. گرنگی بەشداریکردنی خەڵکی کوردستان بۆ هەڵبژاردنێت عێراقی پێدویەکە زۆر هەیە و پێدویە خەڵک بچنە سەروان دەنگدانە بە تایبەتی بۆ کوردبوون لە بەغدا و بۆ تایبەتیژی بۆ هەر کەسێکی و هەر مافێکی هەرچین مافێ خۆ بدات کدام مافێ خۆ دەست ببینێت تایبەتیژی بۆ نینەریتمێت لێرە بچن شارێکی بێکجار زۆر شارە خۆ بکەن بچنە پەرلەمانیدا و بۆ کوردبوون و تایبەتی مافێ نەتەوەیدا گرنگیەکی زۆری هەیە بۆ ئەوەی ئیسپاتی کیانی کوردی کیانی خۆمان بکەین بۆ ئەوەی کە هەموو چاردەورەی خۆمان بزانن ئێمە چەند عەدەدێکین و چیمان پێکرێ و چیشمان هەیە و چەندیش دەتوانین بەشداری بەو پرسەنامەیەی هەڵبژاردنە بکەین. زۆریشم پێ باشە کە ئێمەی کورد بەشداریکەین لە پەرلەمانی عێراق بۆ داکۆشیکردن لە مافە نەتەوەیەکانمان، بەڵام کەسانی دڵسۆز و بیوێر و ئازا و چاونەترس کە شەڕکەن لەسەر مافە نەتەوەیەکانمان ئەو مافانەی کە لە دەستوری عێراق دانی پیانراوە بۆ ئێمەی کورد.